ئەمریکا پشتی ساڵە 2010 خۆژەڕێککەفتنە ئاتۆمیا دگەل ئیرانێ ڤەکێشەی ژوێ چاخەیە حەتانۆکە دەست بە سەپاندنا سزایان کردیە لەسەر کەرتێن جودایên ئیرانê heta û aliyên derve jî yên ku bi rengek ji rengan kontak harîkarî û hevkarî digel sektorên cudayên İranê hey. Bizanim van sizaya dê bikaribin rêgiriyê li hemberî hêriş û aloziyên İran li rojhelata naberaz bi taybetî li Iraq û Sûriye çêdike herî dawî li kerta Xezayê dikarin bêjin li Yemen li Lîbyayê û bigiştî rojhelata naberaz. Ji hêjayê Wefa Mihemed Kerîm şurbekarê siyasî û ewlehî dipirsim hêjayê Wefa mêvan el defme li stûdiyê gelek xêratî serçava. Piştî sala 2018 sepandina sizayên cûr bi cûrên Amerîka lê ser İranê bilûkkirina zêdetir ji 100 milyar dolarên Amerîka aya kariye rêgiriyê biketin li hemberî aloziyên İran li rojhelata naverast bi taybetî li ser barjewendiyên Amerîka çêdike? Binayê xwe gewre spas destxweş sereta cara zor pê xweşhalên بە هاتنی هەموو چوێنی توێژەکانی هەموو شارەکانی قەواری هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان بۆ ڕسواکردنی دانەکردنی ئەو بوردەمانە تسنۆکانەی دەرحەق بە خەڵکی هەولێر کرا و بەداخەوە شەهید پێشەوە دەستنیماندین ئەمە یەک بێگومان سزاکانی سەر ئێران تەنها لە 2018 نییە سزاکانی سەر ئێران دەمێکە هەر لە ساڵی 79 و هەر لە ساڵت بەڵام بە قۆناغ تێپەڕی ئاخر شت کە وستان ڕێکەوتنی ئەتۆمی ئەمزاکەن چەند مەرجێکیان بۆ ئێرادان لە کەمکردنەوەی بەسەری چەکی ئەتۆمیەکەی و بەرنامە چەکی ئەتۆمیەکەی بۆی بێتە سەر اتفاق بەڵام پابند نەبوو بۆ سزایانە ئێران زۆربەی کارەکانی کە ئێکا بە گوێرەی هاوپەیمانەکانی خۆیکە ئەو کارە تیرۆریستانە بێ ئاکاری شەڕەکان بێکاری ئەوەی کە لە ناوچەکە ڕوئەدا ئایا لە یەمەنە لە بەحرێنە لە سووریایە لە عێراقا هەمووی بەپێی هاوپەیمانەکانی خۆیکە شەڕ بە وەکالەتەکە بۆیە ئێستا ئەمریکا ئێستا سزاکان نەک تەنها لەسەر ئێران ئێستا کۆمەڵی سزایدان لەسەر هاوپەیمانەکانی ئێران لەمە لە حوسیەکانە ئەمە لە حزب اللهە ئەمە لە حەماسە ئەمە لە میلیشیەکانی عێراقە کە عالم ماوەیە کۆمەڵی سزای تازی خستە سەر بەر بەڵێ کار ناکرێتە سەری لەبەرەوەی ئێران چەند وڵاتێکی هاوپەیمانی هەیە گەورە وەکو رووسیا هەمیشە لە ئەنجومەنی ئاسایشکاتێک کە بڕیارە دەرەچێت رووسیا ڤیتۆ بەکارهێنێت لەسەر ئەو مۆزوع ئەو هاوپەیمانێتە گەورەی ئێران شتەکە چەند وڵاتێکی هێرست ئەو کارەکە کە تا ئێستا بەردەوام بێ و تا ئێستش ئێران ئەتوانێت ڕۆژانە 1 ملیۆن نەوت هەناردە بکە ئەویش بە هاوکاریکردنی میلیشیەکانی عێراق لەڕێی عێراق و ئەو هاوکاریە مادی کە بۆ یەکرێت کە بۆی نییە کە زۆربەی شەریکاتەکان قەدەغە کراوە لەگەڵ ئێرانە هیچ ئینی اقتصادی تجارەتی اقتصادی بکەن و بە تایبەتی لەسەر نەوت هێژەیە وەفا ساڵە 2015 ئەمریکایە کۆمەڵێکێ سزایên tundên li ser Îranê rakirin ji ber gihiştina rêkeftina atomî wekî me got sala 2018 êdî dest pê kir cûreha sizayên dî sepandin yên ku pêştir jî hebûn ji xwe gelek nerakirin mînakê em bêjin bilûkkirina zêdetir 100 milyar dolaran İran bûçî nakevîte bin barê van sizayan kiye hê zêdete Îranê هەتاکو ئێستا پرۆژەی ئەوەی کە ناوی ئەنێن الهلال الشیعی ئەم پرۆژەیە هەتاکو ئێستا چەسپێنراوە لەناو مێشکی هەموو قیادەکەی ئێرانی ئەمە پرۆژەیە کە لە مێشکی خوانە دەرناچێت ئەم پرۆژەیە ئێستا چەند وڵاتێکی گرتوتە دەست توانیوانە لە بەحرێن توانیوانە لە سووریا توانیوانە لە یەمەن توانیوانە لە عێراق بەڵام تەنها قەواری هەرێمی کوردستانی لێ دەرچێت کە بووە بەڕێگر قەواری هەرێمی کوردستان هەواری هەرێمی کوردستان هەموو کوردستان نا با بەڕاستی پێ بڵێن بە تایبەتی هەولێر و دۆک کە ئەویش یعنی توانیوێتی ترازویەکی چاک ئەبێت لەگەڵ هەموو وڵاتەکانە نەسەر بەلایەنی ئێرانی بینە تورکی بینە ئەمریکی بە عێراقی بی ینی بە گوێرەی یاسا و بە گوێرەی دستور مامەڵی لەگەڵ هەموو لایەنەکانە بکەن هەتاکو ئەو پرۆژەی ئێران کە هیلالی شیعی ئەڵێن هەتاکو ئەو پرۆژێ سەر نەگرێ ئێران واز لە پێشێکاریەکانی خۆی نایەنێ و بەردەوامیش لەسەر پێشێکاریان بۆیە سزاکان هەمیشە بەردەوامە لەسەر ئێران و تندریشە بێت سزایên herî dawî Amerîka li ser filayê Bexdad sepandin û çend kesayê dîtiyên li Iraqê ku hevkariya Îranê dikin bi hinardekirina naftê û hinardekirina alav û çekên serbazî bû spayê pazdaran bi reya te dê hîç bandora xwe li ser çalakiyên Îranê bi taybet li Iraqê û li rojhelata navîn bikin من سیرم لەوەیە ئەم سزایانە زۆر درەنگ هات یعنی بەڕاستی ئەمانە چەندین ساڵە بوون بە هاوکاری ئێران بەس فڕۆکەخانەکانی عێراق بە تایبەتی فڕۆکەی نەجەف بەغا ئەمانە بە تەواوەتی لە خزمەتی هەموو پێشێکاریەکانی ئێران بوو بەڵێ تەنانەت ڕێگاکانی سنووری نێوان بەسڕە و ئەوەی لە میسانویەت هەر هەمووی چەکی ئێرانیەت ئەڕوات
بۆ سووریا و ئەڕوا بۆ هاوکاریکردنی میلیشیاکانی سەر بە ئێران بۆیە هەمیشە تۆ تەماشا سزاکان دەتوانن ڕێگریان لێ بکەن بەداخەوە مادام وڵاتێکەیە وەکو عێراق سنووری لەگەڵا کراوەتەوە بە هەموو شێوێ هاوکاریەکە ئەوە کارێکی زۆر کەمی کردەوە دوای تۆ دەربیر نەچێ هەنێ شوێن هەیە لە عێراق بەناو عێراقیە بەڵام ئەمە لە کاتێکدا سەرۆک وەزیرانی عێراق زۆر جار تاکیدی لەوە دەکاتەوە کە عێراق لە سەردەمی خۆیدا بەهێزتر دەبێت لە جاران بەو دەستوردارە کو بەهێزتر دەبێت جیاوازی هەیە لە نێوان حکوومەت و لە نێوان بڕیاری سیاسی ئێمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق لەلایەنکی هەڵبژێراوە پاڵێڕەوە بە سەرۆکوەزیران لەلایەن ئەو ئەحزابانە دەسەڵاتدارانی کە کردویانە بە سەرۆکوەزیران کە ئێستش ئێمە ئەڵێن سەرۆکوەزیران دەسەڵاتی نییە عێراق هەر ئەو لایەنانن کە دوستی ئیرانن بەڵێ ئێمە چی ئەڵێن ئەو لایەنانەی کە دۆستی ئێرانن بۆیە ئێستا بۆ یعنی بۆ زانیاری بەڕێزن سەرۆکوەزیرانی عێراقی نازانێت چی لە جرف السەخڕەوەدا کە شارێکی عێراقیە سەرۆکوەزیرانی عێراق بۆی نییە سەردانی شنگارکە کە شارێکی عێراقیە سەرۆکوەزیرانی عێراق نازانێت لە سنووری سووریا ئێران سووریا عێراق چی ڕوەدا بۆ ئەو میلیشیانی کە سەر بە ئێرانن کە لە خزمەتی ئێرانن وەلایەکانن وەکو کەتائبی حزب الله وەکو النوجەبا وەکو عەسائب ئەمانە بڕیار و وەلایەن تەنها بۆ ئێرانە بەڵام لەگەڵەوەشە موچیان پارەیان دەعمیان لە عێراق وەرەگرن هەتاکو ئێستا هیچ سەرۆکوەزیرانێک نەیتوانیوە ئەم میلیشیانە بێنێتە زێر یعنی ناو کە چۆنی ناوێنن الجيش العراقي الموحد کازمی کاتی خۆی هەوڵیە بەڵام بە درۆن لە ماڵەکەیاننا سوودانی کاتی تشکیلکردنی هاوپەیمانی ئێتیلافی دەولە کە پارتی چوە ناوی چەند مەرجێکیان هەبوو هاوپەیمانی نێودەوڵەتی و لەگەڵ پارتی و لەگەڵ مەرجەکەەوە بچی بێ میلیشیاکان نەمێنێ هەر هەمویان تەوحید بکرێت هەروەها ئەوەی کە بەڵام ئەوانیش پێشەوە مەرجێکیان هەیە یەکەم جار سوودانی وعدیە وتی سلاح میلیشیاکان مەبەست ئەوانە یەکەم جار کە سەرۆکوەزیران هاتوتی من بەڵێ من نایەڵم یەک میلیشیا هەبێ هەمووی لە ژێر ڕکێفی خۆمانە بن هەمووی منەظەمە بن چەکی ئێمە پێڵێن سلاح المنفلت نامێنێ ئێستا نەکنەما ئێستا دەبابە هەیە پێی نازانێت درۆن بە ئاسمانی عێراق ئەسوڕێنێ لە ئەسوڕێت لە هەموو شوێنێکەدا سەرۆکوەزیران کە فەرماندەی هێزە چەکدارەکانە بۆ نازانێت هێژای وەفا پرسیارە جدی و جەوهەریەکە ئەمەیە ئایا ئەمریکا جدیە لە بێهێزکردنی گروپە چەکدارەکان و لە ناوبردنیان لە عێراق ئایا ئەمریکا جدیە لە قوتکردنی دەستی ئیران لە عێراق هەموو کاتی ئێمە ئەم پرسیارەکەین لەبەرەوەی ڕابردوویەکمانەیە هەر لە ساڵی 1975 کاتێککە نکسۆی شۆڕشی ئێلوو لە کرا بەسەر ئەمریکەکان و بەداخەوە پشتیان لە کورد کردەوە کاتە هەرو کاتەشکی سنجڕ قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە بەڵێنە ئێمە بەرژەوەندی ئەمریکا لە سەروی بەڵێنەکانمانە بۆیە جەنابی سەرۆک بەرزانی لە ساڵی 2012 کە چوو ئەمریکا کیسەنجەر و سی ببینێ ڕەدی کردو ببینێ لەسەر ئەو لێدوانە ئێمە هەموو جارێ بەڵام لەگەڵەوەشە ئێمە ئەتیمات خۆ لەستەنا لەسەر ئەمریکا نییە هەموو وڵاتانی هاوپەیمانانی نێودوڵەتی وڵاتانی یەکێتی ئۆروپی وڵاتانی ئەوەی کە پێڵن مەجلیس التعاون العربی هەموویان ئێستا هەر بۆ زانیاری بەڕێزت ئەم ماوەی دافوز کە سەرۆکوەزیران لە دافوز بوو کاتێک کە ئەم بردومانە کرا بردومانە ترسنۆکانە کرا هەموو ئەوانەی کە بەشداریان کرد لەگەڵ سەرۆکوەزیران پشگیری خۆیان تەواو دەربڕی بۆ سەرۆکوەزیران دژی ئەم پێشەرکاریەکەوە بۆیە من ئەڵێم هەرێمی کوردستان پشگیریتان یعنی پشت تەنها بە ئەمریکا نابەسێ پشت بە یاسانی دەوڵەتەکانیش بدە بۆیە قسەش ئەبڕم ئێستا حالیان پرۆژەی سکاڵاکردن هەیە لە دژی ئێران لە ئەنجومەنی ئاسایش شتێک دەگۆڕێ سکاڵا لە ئەنجومەنی زۆر گرنگە ئەزان گرنگێکە لە چییە یەکەم ئەمە یەکەم جارە عێراق ئەو بوێری هەبێ سکاڵا دژی ئێرانکە تاوکەسەوە نەبووە ئایا سوودانی کە بەڵێنیاوە دوای ئەوەی لجنەی نردووە قاسم عەرەجی هاتوو لجنەی پەرلەمانی هاتوو لجنەی ئەمن و دیفاع هاتن شوێنی ڕووداوەکان بینی کە زانیان هیچ ئەوەی کە بەیاننامەی سوپای پازارانەڵێ هیچ ئەسڵ ئەساسی نییە تۆ ماڵ مناڵە کوشتووە تۆ لە ئەهدافی داوە هەمووی ماڵی تایە هەمووی خەڵکی تایە کە زانیان هیچی تیانە بەڵێنیا وتی من ئەبێ بۆس ئەمە انتهاکی سیادی عێراق انتهاکی سەروەری عێراق انتهاکی منە من ئەبێ سکاڵا تەقدیم کەم شت زۆرە گۆڕێ یەکەم عقوبات لەسەر ئەو پرسیارە شت زۆر ئەگۆڕێ زۆر پرسیار دەکرێت لە ناو خەڵکی هەرێمی کوردستان ئایا چ دەگۆڕێ سزاکان زیاتر دەبێت لەسەر ئێران ئەمە یەک ئێران جارێکی تر لە ترسی سزاکان چونکە ئێران ئەمە یەکەم جارە بینی عێراق سکاڵی لەسەرەکە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە عێراقێک کە هەمیشە حەلیفی ئێران بووە کە ئێران بە یەکێ لە محافەزەکانی خۆی ئەزانێ خۆی سکاڵا بکە ئەمە پێڵێن قۆناغێکی بەرەو پێشچوون لە سیاسەتی بەڵام ئێمە ئەو پرسیارە ئەکەین ئایا سوودانی ڕاستەکە لەو بڵێنە
ئایا کە ئەو بەڵێنە یاوە ئایا میلیشیاکانی سەر بە ئێران کە لە خزمەتی ئێران ئایەڵێن سوودانی هۆنگاوە بنێ ئەمەش پرسیارێکە ئێمە ئەیکەین لە سوودانی واللهی تا ئێستا نیانێشتووە. تمام هێژای وەفا محەممەد کەریم شرۆڤەکاری سیاسی و ئەولەهی گەلک سپاس بخێراتی لە خزمەتە.